ئێوەی مسلمان ئەبێ ئەوە بزانن عەزیزانی من بیرە مەندە مسلمانەکان مەلا ڕۆشن فکرەکان فکر ناڵم ڕۆشن زانستەکان چونکە مەلا هەیە 12 عیلمە بەس ئەوەندە نەبێ بە هەندۆکەی مەسعود بەرزانی ئەوەندە لە فکری ئیسلامی نازانێت هەر فکر مەجای فکری هیچ نەخوێند ئەوە کاکەی مەدخەلی هەر سەری تەقەیت هەدێ مەدخەلی هەیە کافر بۆتەوە دوای 4-5 ساڵ لە دەرزوتنەوە بۆ چونکە مەجای فکر هیچ شتێ ناخوێن تۆ بێ بزانی غەرب بە شێوازێکی فەلسەفی بە قووەت هاتوو هەروەنی احتیلالی عەسکەری بێ خۆ احتیلالی عەسکەری ڕۆژ بە حسابی خۆی بەڵام چی بەجێهێشتووە مخابراتی بەجێهێشتووە پلانی بەجێهێشتووە ئەو دیدە فەلسەفیانەی هەموو بەجێهێشتووە هەموو ڕۆژێوانە ئیشەکەن لەسەری تۆ وازانێ گەرێکێ بوو بە مەسیحی ئەنجە هاوارە لێ هەڵەستێ ئەو ئەفکارەکانی گۆڕیوە داین تۆ تەسەور کە تۆ هەزاران دەیان هەزار محەجەبەت هەیە صیفەتی حیجابی بەسەرەوە نیە بە حسابی خۆی محەجەبەیە چونکە حیجابێکە بە پێناسەی ئەم ئینسانە غەربیە حیجابەکەی فەرز کردو لەسەری ئەڵە با حیجابەکە دوابێ دین خۆوە نییە کە مەلا شەرحیەکە ئەی چێ شەرحیەکە دینەوەی کە پۆل برەمەر بۆمان شەرحەکە باسی مکیال و میزان پێغەمبەرێکی بەڕێزی مەعسوومە چێ باسی ئەمەیان بۆکە ئەی تۆ بۆ ناوێری باسی نەوتەکە بکەی تۆ بۆ ناوێری باسی ئەم هەموو زەری بە مخالیفە بە دین بکەی کە پارتی وێچێتی وەریان گرتو وەریەگرن ئێمانەش هەر مەسئولێتی تۆن ئەوان مارکسەکان بە ناوی اقتصادی سیاسی باسی لێوەکەن تۆ بە اقتصادی هیچ باسی لێوە ناکەی تۆ هەر بزانی هەر کەسە ڕاتوێکی دایتێ وەڵا خێر و پێی کردو پیاوەتی لەگەڵ کرد لەگەڵ مجتەمەعەکە نابێ وابێ لەبەرەوە پێویستە ئیسلامێکی گشتگیری دیدی عقایدی و فکری سیاسی و بەرنامەی سیاسی و قیەمی ئەخلاقی و بانگەوازێکی پشوو درێژ و حرەکەتێکی گۆڕانکاری کۆمەڵگەکە و ئیدارەیەکی بەهێز دروست ببێ هەتاکو ئەو خەڵکە بگەڕێتەوە لای ئیسلامە